پەلکانە ناوی لێندرا دەواازەی بەرگری ئەو بەڵگەنامانە سەلماندی کە پەلکانە و ئەو پێنج گوندە سەر بە هەولێر بوونە کاتی خۆی لە دەوری عوسمانی و لە ئەژداد و ئابامانۆهین ئێمە بووە و چارەسەر بکرێ چارەسەر نەکرێ خوێن برژێ ئاشتی بێتن جێهێشتن باوکیشم ئەو شەڕێ کردووە باپیرەشم ئەو شەڕێ کردووە خۆی ئەمە لە ئەژدادمانەوە بۆمان جێماوە ئێمە ئێستا چوار زەلام مۆستاوین لێرکانە سل عەرەبی هاوردە بێتن بەرەنگاریانە بینەوە بەڵام ئەگەر هاتنە گیان من و ئێوە هەرێکە بۆ لە ڕاتان کرد بەخوا من ئەدۆڕێم کە ئەو کاتەی خوێنم ڕژا لەسەر خاکەکەم ئەو کاتە دەرم ئۆخەی تۆزە لە حەقی کوردستانمدا ئەوەی لە پشتی منەوە دەیبینن جوتیارێکی گوندی پەلکانەیە بەهۆیەوەی کە لە ماوەکانی ڕابردوودا نەیتوانیەوە لەسەر زەویەکەی خۆی کار بکات بۆ هۆیەوە تراکتۆرەکەی لە کار کەوتووە من دەمەوێت ئەگەر دەرفەت بێت بۆ وردەکاری زیاتر بچمە لای خۆی کاک ئەحمەد سڵاو دەبێت ئەوە خەریکی چیت؟ وەڵی ئەوە دەمەوێت ترێکتەرەکەم ڕێک بخەمە و ئامادەی بکەم لە بۆ زەوی شێڵان بە پشتیوانی خوای گەورە لە دوای لە مانجی پێنجەوە ئێمە وەستاوین و بە چەند بڕیارێکی نابەجێی شۆڤینیانەی عەرەبی شۆڤینیانە کە دەسەڵاتەکەی کورتەر ئەوەنەیە و جا ئێمەش ئەو بڕیارانە کە دراوە ئینشاڵڵا هیوادارین لەو دوسێ ڕۆژەیە دەست بەکار ببین بۆ ئەوە ترێکتەرەکەم ئامادەکەم و لەبەرەوەی ئەوەنە لە مانجی پێنجەوە تاکو ئێستا ئەکاتن هەشتم مانگە ئێمە وەستاوین و هەوای دابەزیوە و پاتری مردۆ اینجا ئەو ئینشاڵڵا ئامادەکارێکن بۆ ئەو کاتە کاک ئەحمەد مۆڵەتی هەفتەیەکتان داوە بەلایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم تاوەکو کێشەی جوتیاران لەم سنوورانە بە تەواوی چارەسەر بکرێت بە پێچەوانەوە گەر چارەسەر نەکرێت ئێوە ئامادەن بچنەوە سەر کاتان کار بکەن چارەسەر بکرێ چارەسەر نەکرێ خوێن برژێ ئاشتی بێتن جێهێشتن نیە ئەمە شتێکی گەیشتی بە هەر یەکێکی لەم سنوورەیە ئەو جوابەکەیتی لەبەر ئەوە ئێمە 8 ساڵە شەڕەکەین باوکیشم ئەو شەڕێ کردووە باپیرەشم ئەو شەڕێ کردووە خۆی ئەمە لە ئەژدادمانەوە بۆمان جێماوە ئەوەی خەڵکی کەرکوو بێتن دەبێ ئەم شەڕە ببینێتن و دوایش هیوادارم ئێمە قەت ڕەش بینین گەشت بینین هیوادارم چارەسەر ببێتن و لە ڕێگای کەناڵە کەشتانەوە ئێمە بە یەک گرتووی بە یەک دەنجی بە یەک ڕەنجی هەموو شتێکە چارەسەرەکەین لەبەر ئەوەی ئێمە ئێستا چوار زەلام مۆستاوین لێرکانە سل عەرەبی هاوردە بێتن بەرەنگاریانە بینەوە بەڵام ئەگەر هاتنە گیان من و ئێوە هەرێکە بۆ لە ڕاتان کرد بەخوا من ئەدۆڕێم جا بە یەک گرتووی هەموو شتێ چارە بێتن من لەو بڕواایەدام ئەم شەڕەی لێرە ئەیکەن و ئەو بەرگریە لەسەر خاکەیکەن ئێمە شەڕی حیزبایەتیمان نەکردووە لە زۆر کەناڵەکان جتومە ڕێز و حرمەت و خۆشەویستم بۆ هەر هەموو حیزبەکانە هەر کەسە حیزبایەتیە کاتن ئارەزوومەندانەیە فکرێکی خۆیەتی وەلەو بەداخەوە من سیاسی نیم بەڵام واللهی ثم واللهی زۆری لە کوردەکانمان نازان پێرە و پرۆگرامی حیزبەکەشی سیە زۆریمان دوای شەخص کەوتین ئێمە با دوای خاک بکەوین من شانازی بە هەر یەکێ دەکەم ئایا لە پارتیە لە یەکێتیە لە سۆسیالسە لە هەر حیزبێکە داوای لێ بردنەکەم درێژینەکەم لەسەر بەڵام بتوانێتە خزمەتی خاکەکەی بکە خزمەتی گەلەکەی بکاتن لە شوێنێکی وا بێتن شوێنی شیاو بۆ پیاوی شیاو ئەو پیاوەش شایانی ئەوە بێ لەو شوێنێ بێتن ئیش بکە خۆشبەختانە پیاوی واشمان زۆرە لە پەرلەمانی عێراق و لە حکوومەتی شاو شانازیشیان پێوە دەکەن بەڵام کە دێتە مەسلەی کەرکک و خاک و نیشتیمان قومیەت لێرەوە چاویان ماچەکەم کاکە دەستیان ماچەکەم ئەگە لە منیش بچووکترە حیزبایەتی لێگەڕێن با نەسە ناو قالبێکی تەسک و حیزبایەتی و ئەوە بەیەک گرتووی بەیەک دەنجی بەرامبەر قەومەکانی تر بەرامبەر دژمنان بوەستنەوە ئەو کاتێک کە لە ناو کوردایەتیشە باڵێ با ئەو بە ڕفتارە جوانەکانی بەکردەوەکانی بابێ من ڕابچێشە سەرنجی من ڕابچێشە بۆ حیزبەکەی خۆی بەس نەک بە دژمنکاری و لەسەر خاکەکەی کاک ئەحمەد ئەو بەڵگەنامانە چی بوون کە ئێستاکانە بەدەستەوە بوو دەتوت بەم بەڵگەنامەیە دەری دەخات کە ئەم ناوچانە
مڵکی باو باپیرمانە مڵکی کوردستان و هەر بە کوردستانی بوون دەمێنێتەوە بەڵگەنامانە چی بوو نەگەر باس وەزانم وێنەت گرتن وێنەم گرتن دەمێ خۆت زیاتر بۆ بینەرانی باس بکەیت وەڵا بینەران بیبینێتن من تعدایە ئەوە تعدایەکە بۆ ئەوان ئێمە دەنێن 57 من 47 شمە تۆ نیشاندا وانە بوو کەواتە ئەمە هەموو سارێ ساڵنامە هەیە خاوەنداریەتی هەیە ئەم خاکەی منیش ئەو بەڵگەنامانە سەلماندی کە پەلکانە و ئەو پێنج گوندا سەر بە هەولێر بوونە کاتی خۆی لە دەوری عوسمانی و لە ئەژداد و ئابامانەوە هین ئێمە بۆ و دوایش کامێرەکەی خۆی کامێرەکەی تۆ خۆی ئەدوێتن با خۆی بتوێتن من بۆیان ڕوون نەکەمەوە ئەمە با بزانێتن ئەمە چۆنە و دیەکەم چێ و ناحیەکەم چێن دەربوو قەزاکەم چێن دەربوو لیواکەم چێن دەربوو کە ئێستا پێڵین پارێزگا کاک ئەحمەد تۆ من وەکو بینی بێتم چەندین جارە لەگرت بوونەوەکان هاتووی بەشداریت کردووە بۆ ماوەی ئەوە 7 ساڵە تۆ بەرگری لەم خاکاکەیت دەیتە دەنگ لەسەری بەنی بەکردار داوای مافی خۆتت کردووە پێم بڵێ خاک بۆ تۆ چی ئەگەێنێ کە بەو شێوە خەمی لێ خۆیت من پێشەوەی داوای مافی خۆم بکەم داوای مافی گەلەکەمەکەم داوای گەلەکەم لە من لە پێشترە من کوردستان هێشتا هیچم بۆ کوردستان نەکردو ناز لەسەر کوردستان بکەم من هێشتا زۆرم ماوە بۆ کوردستانی بکەم کە ئەو کاتەی خوێنم ڕژا لەسەر خاکەکەم ئەو کاتە دەرم ئۆخەی تۆزە لە حەقی کوردستانمدا من هەتاکو مابم بۆ ئاگادارش من زەوی وەکو شخصی خۆم نیمە وەکو شخصی خۆم زەویم نییە بەرام هەرز هەموو زەوی کەرکک بەهین گەلەکەم و بەهین خۆم و بەکی هەموو کوردێکە زانم و بەرگریشەکەم هەتاکو خوێنم لە لاشەما بێتن کاک ئەحمەد دوێنێکە سەرۆک بارزانی پامێکی بڵاو کردەوە جارێکی تر پشتیوانی خۆی بۆ جوتیاران دووپات کردەوە ئەم پشتیوانیە تا چەند وا دەکات ئێوە زیاتر سوور بن لەسەرەوەی کە تاکوکاری خاکی خۆتان بن دەست هەڵ نەگرن لە خاکی خۆتان ئەمە تا چەند واکە هەیە زوورەتان پێ بەخشێت بەڵێ لێرەوە من سپاس و ستایش هەر نەکەرهین خۆم لە دەواازەی بەرگریەوە پەلکانە ناوی لێنرا دەواازەی بەرگری لە دەواازەی بەرگریەوە سڵاو و ڕێزی هەر هەموو جوتیارانی ناوچەکە دەگەێنم بە زەنابی و دەستخۆشی لێ دەکەم و هەر ئەوەش لەو ئەو کاروکردەوانە هەر لە خۆی دێتون لە خۆی دەوەشێتەوە باشە خۆ منەتێکیش نەبێت لە سەرمانەوە باوکی کووردە سەرۆک بارزانی باوکی کوردە بۆ یعنی هیچ منەتێکیان نییە کە باوک بۆ ڕۆڵەکەی بکاتن ئەمە پێشی ئەوە هین من بێتن پێشی ئەوە هین ئەو بێ هین باوکی ئەوە هین باپیرە ئەویش بووە باوکی لە ساری 1970 کە بەیاننامەی ئازار دەرکرد خۆ شارەکانی تریان داپێت لە بەرنامەی شتریشە لەگەرت تا داخیل بووم ئەو هەموو شۆڕش و ئەوەی لە پای کەرکووکە جا باوکی ئەم بەرگریە لە کەرکوو کرد بێتن کورە بەخوا بەخۆشی سل ناکاتەوە و دەستی خۆش بێتن و هیوادارم لێرەوە لە منبەری کەناڵەکەتەوە داوای لێ دەکەم پاڵپەستۆیەک و هێزەک و زەقتێکی زۆر لەسەر ئەم بڕیارانە بکاتن بۆ ئەوەی زوو بە زوو جێبەجێ بکرێت لەبەر ئەوەی لە دێر زەمانەوە کورد هەر فێڵی لێکراوە هەر فێڵی لێکراوە هەر فێڵی لێکراوە و خۆشی چاکە زانێتن لە بەیانی 11 ئازاریش حکوومەتی عێراقی پاسگەز بۆ لە پای کەرکووک و لە پای هیچ شتێشتر نەبوو جا چەندێکی زووە من لێرەوە دەستخۆشی لێ دەکەم زەخت بکاتە سەر ئەندام پەرلەمانەکانی خۆمان زەخت بکاتە سەر سەرۆک کۆمەڵ لە هەر هەمومان ئەو مەرجعیەتی کوردە و هەر لە خۆی دێتن دەستخۆش ئەوەی گوێبیستی بوون پەیامی جوتیارێکی پەڵکانە بوو کە لە ئێستادا کار دەکات بۆ چاکردنەوەی تراکتۆرەکەی بەهۆیەوەی کە دوا مۆڵەت کە دراوە با لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق کە کێشەی جوتیاران چارەسەر بکەن ڕۆژی سێشەممەی داهاتووە ئەو ئێستا خەریکی چاکردنەوەی تراکتۆرەکەیەتی تاوەکو لە ڕۆژی سێشەممەدا ئەگەر کێشەکە چارەسەر بکرێت یاخود چارەسەر نەکرێت بە گوتەی خۆیان دەست بە کێڵاندنی زەویەکانیان دەکەن و لەسەر زەویەکانیان کار دەکەن.